ژیان کوردستان پێکڤێژیان تێدا هەیە کوردی ڕۆژاوا تێدا هەنن مەسیحی تێدایە مسلمان ئیزدی بەرگی هەنێک مژبیر کریبژە بەس ئەوە گەلێک مهمە کە ئەم خۆر جیلێنەها ئەم بشەکلێک یعنی بدی خویاکردن إنه كردستان پێکڤێژیان تێدا هەیە بێجا ئەز ڕۆژە جیهانی یا پێکڤێژیان الوە پیرۆز کرد إنشاء الله حمي روجه هوا خوشيبه. أنا وعائلتي ساكنين بأربيل، أربيل هي مدينة الأمان، أربيل مدينة تعايش سلمي، أربيل أصحاب الناس الكرام، الله يحفظ أربيل والله يحفظ أهلها وشعبا وحكومة. ئەمە بێژووی 100 ساڵی پێکۆژیانمان هەیە لەگەڵ هەموو کەمەنەتەوەیەکان و ئەمەشمان لە ئەرزی واقع بۆ هەموو دنیا و بۆ هەموو خەڵک سەلماند کە بەڵێ هیچ جیاوازیەک نییە لە بینی هەموو ئاین و ئاینزاکان لە هەرێمی کوردستان ئەوەش خاڵی بەهێزی هەرێمی کوردستانە. پێکۆژیان بەڕای من زۆر پیرۆزە بە تایبەتی بۆ کوردستان لێرەوە دەمەوێت پیرۆزبایی لە کەمەنەتەوەکانی کوردستان بکەم بە تایبەتی برا مەسیحیەکان و ئاسووریەکان و برایانی تورکمان. زۆر پێخۆشە کە ئەبینم بیانیەک ئەمریکیەکی یان سویدێک لە کوردان زۆر بە ئارەزوی خۆی دەگەڕێ و دەژێ و شۆپینێکەگاو ئەڕواتە ئەملا ئەو خەڵکەش زۆر ئەتیادێ و هەروە کوردێەوە هەکە عەرەبێ و پێمان خۆشە بە هەموو لایەکە و بە هەمومانەوە ئیش لەسەرم کار بکەین. زۆر سوپاس هیوادارم ئەمڕۆ کە ڕۆژی پێکەوەژیانی جیهانیە لە هەموو عالەمە کوردستان بێتە مایەی سەربەرزی و هەموو لایە. زۆر سوپاس.